ئەنجومەنی وەزیران لەگەڵ ئێمە دانیشتن کە بەشی ڕۆشنبیری ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە هەیە کەم و کورتیەکان چین پێویستیەکان چین چۆن بکەین چۆن دروستیان بکەین و چۆن هاوکاری ڕۆشنبیری لە هەڵەبجە بکەین و چۆن کەسیەتی هەڵەبجە سەر لە نوێ بنیاد بندێنەوە لە دوای کارەساتەکانی وەکو ئەنفال و وەکو کیمیاوی و وەکو کۆچ و کۆچبارکردن و تەقاندنەوە و گرتن و کوشتن و بڕین و تا دوایی ئێمە بۆ ئەو مەبەستە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران راپۆرتەکەمان وەرگرتەوە و هاتین وەفدێکی ئەنجومەنی وەزارەت لەگەڵ سەرۆکی پارێزگا جەنابی کاگازاد و لەگەڵ قایمقام و لەگەڵ ئەو کەسانەی تری ئیدارەی هەڵەبجە کە پێویستن پێکەوە دانیشتی راپۆرتێکمان ئامادە کرد ئەو راپۆرتە پێویستیەکانی پشتیوانیکردن و گەشەکردنی بواری ڕۆشنبیرین لە هەڵەبجە داومانە لە ئەنجومەنی وەزیرانە تا ئێستا وەڵاممان وەرنەگرتووە ئێمە نەخشە ڕێگاکەمان داناوە پێویستیەکانمان دیاری کردوون کەم و کورتیەکانمان دیاری کردووە شێوەی چارەسەرەکەیشمان دیاری کردووە